بێگومان هەمیشە نووسەران هەوڵ ئەیەن کە لە ڕێگەی گەڕان و بە دوواداچوونەکانی خۆیان بەشێک لە مێژوو جارێکی تر بنووسنەوە و بێگومان وەکو هەرێک لە ئێمازانین شاری هەڵەبجەیەکێکە لەو شارانەی کە خاوەنی دەیان نووسەر و شاعیر و کەڵە هونەرمەند بووە کە توانیویانە جێپەنجیان لە نێو ئەدەبیاتی کوردیان بێگومان هەبێت و بەشێک لە نووسەرانی شەوڵی ئەوەیان کە بەشێک لە ناسنامەی شاعیران و نووسەران یاخود بەشێک لە بەرهەمەکانیان جارێکی تر لە دووتۆی کتێبەکان و نووسینەکانی خۆیانە جێبکەنەوە. یەکێک لەو هەوڵانەی کە زۆر بەڕێز مامۆستا کۆچەر میرزا کاری لەسەر کردووە ئەویش کۆکردنەوەی بەشێک لە شێعر و ژیاننامەی بەشێک لە شاعیرە دیارەکانی نێو شاری هەڵەبجەیە کە زۆرینیان بەداخەوە لە ئێستاە لە ژیانانەماون دیارە کتێبی یەکەم بڵین ساڵی 2010 بە چاپگەێنراوە و بەشێک لە کەڵە شاعیران و ئەدیبانی نێو شاری هەڵەبجەی لە خۆگرتو لە ئێستاە کتێبی دووەم کاوی چیرۆکەکانی شارە گەشتێکە بەنێو ژیان و بەرهەمی 20 شاعیری تری شاری هەڵەبجە و سبەینێ لە نێو تەلاری هونەر لە شاری سلێمانی لە مەراستیمێکی شایستەیە ئەم کتێبە بڵاوەکرێتەوە. گفتوگۆکەم لەسەر کتێبەکە و لەسەر ڕۆژەکە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کۆچەر میرزا کە بەڕێزان نووسەرن و ئێستا لە لای من میوان مامۆستاگیان سلااو لێبێ زۆر بەخێربێ زۆر بەخێربێ ئێمە خۆشحاڵتر بووین. چیت هەیە بۆ ئەمڕۆ مامۆستا فەرموو؟ سەرەتا لە یادی تێپەڕنی 34 ساڵ مەسە مەرگە ساتی شارەکەم شارە خۆشەویستەکەم سەری ڕێز و نەوازوش و حرمەت بۆ سەرجەم شەهیدان و قوربانیان و سەرجەم شەهیدانی کوردستاندا ئەنێنم بە هیوام هەرگیز ئەم میلەتە بەشمێنێتە کارە ساتیوانە بینێتەوە. دووبارە بەخێربێ مامۆستاگیان. پێم خۆشە باسێک لە بیرۆکەی کۆکردنەوەی ژیاننامە و وێنە و شعری بەشێک لە کەڵە شاعیرانی شاری هەڵەبجە کە بیرۆکەکەی بێگومانەگرێتەوە بۆ پێش ساڵی 2010 لە بەرەوەی یەکەم بەرگی یاخۆی بڵین یەکەم کتێبێت لەو ساڵەیە چاپ کردووە. چۆن شاعیرەکانت هەڵبژار، چۆن کەسایەتیەکان چۆن گەڕان و بە دووادا چۆنت کرد؟ بەڵێ دیارەوە پرۆژەیەکە پرۆژەی چیرۆکانی شار هەموو شارێکیش بە کەسایەتەکانەوە زیندوون. ڕاستە دایما من دژی ئەو کەسانم کە نازناوی هەر شەهیدان ناوە بە شارەکەمەوە کە پێڵان هەڵەبجە شەهید بەداخەوە ینی لە هیچ زمانێکان نییە تۆ شارێ بکەی بە شەهید. ئینسان شەهید دەبێت بەس شار شەهید نابێت. گرنگی شار و شارسازی لەوایە شار هەتا بمێنێتەوە زیاتر زیندووە بێتەوە. یعنی ئەوە بێ بۆ ڕاگەیاندکارەکانیش لێوا بوەستن کە ئەڵێن هەڵەبجە قەت نەڵێن هەڵەبجە شەهید، یان بڵێن پارێزگای هەڵەبجە، یان بڵێن هەڵەبجەی زیندوو، یان بڵێن شاری شاعیران، یان بڵێن هەڵەبجە شاری زانایان، شاری جوانی، شاری نووسەران، شاری نووسەران، هەڵەبجە شار ئەمەوێ بە هەموو دنیای بڵێم لە ڕێی شارەکەی من لە ڕێی ئەم کەسایەتیانەوە جوان من لەبەرەوە سام بۆ پرۆژەیە کتێبی یەکەمم بۆ شاعیر نەبوو، بۆ تقریبا 67 کەسایەتی جۆرا و جۆری هەڵەبجە بووانەی کە لە زاکیرەی هەموو خەڵکی هەڵەبجان لە ساڵی 2010 دوایمان و بوون و هەوڵ و هینێکی زۆر بووە کتێب و بڵاوم کردەوە. وەک خۆتە زانی شاری هەڵەبجە شاری کەڵە شاعیرانە. پێم باش بوو هەم بۆ خوێنەران هەم بۆ ئەو کەسەی کە بێوێت دەست بەرێ بۆ ئەدەب دەست بەرێ بۆ کتێبێک بە تایبەتی بۆ نەوەی نوێ کە تااقەتی زۆر گەڕان و کنەکردنیان نییە. مەسەرەن دەست بەنە کتێبێک بەجارێ ژیان و شارەزای ژیانی کۆمەڵێ شاعیر بوون لەگەڵ شێعرەکانیانە. لەبەرەوە بڕیارمدا زۆربەی شاعیرەکان ئەو شاعرانەی کە لە هەڵەبجە خەڵکی هەڵەبجەن بکەمە کتێبێک ئەویش پشبەستن بۆ سەرچاوانەی کە لەسەر ئەو شاعیرانە هەر لە دیوانەکانەوە هەر لە توێژینەوەکانەوە کە لە سەریان کراوە. باشە کێن ئەو شاعیرانی کە لە نێو کتێبەکەی مامۆستا کۆچەرە جێگەیان بووە واتە ئەو بە بڵین بە دوواداچوونانی کە تۆ کردن بێگومان وەکو خۆت ئێستا ئاماژەت پێکرد بە دەیان کەڵە شاعیر هەبوون کە لە ڕابردووە توانیوانە لە نێو ئەدەبیاتە جێپەنجیان هەبێت و خەڵکی شاری هەڵەبجەش بوون. تۆ چۆن کار لەسەرەمە کرد و چۆن ئەو شاعیرانت بە بڵین کنەت بۆ کردن خۆت؟ ئەگەر بێت و شاعیرەکانی خەڵکی هەڵەبجە لە ناو ئەدەبی کوردیا دەربێنین ئەدەبی کوردی شتێکی وای نامێنێ. هێشتا من نهاتوم نالی چونکە ئێمە زۆر
بڵێ خەڵکینمان تایە ئەڵێن نالیش هەڵەبجەیی ئەڵێن وەلی دیوانە هەڵەبجەیە من ئێشتا نالی کە سەردەسەی شاعرانی کووردە ناهاتوم هینیکەمەوە ئەبینی مەولەوی کە یەکێکە لە کەڵە شاعرەکانی کورد خەڵکی هەڵەبجەیە گۆران مامۆسای گۆڕانکاری شعری هەموو ژیانی لاوی و مێربنداڵی لە هەڵەبجا بوو هەموو شعرە جوانەکانی لە ژێر کاریگەری جوانی ناوچی هەڵەبجە هۆرامان ئەو شعرانی وتۆ هەموو شعرە جوانەکانی دایمەن ئەڵێمەوە ئەو شعرانەی کە ئێمە خوێن شعرەکان بە تایبەتی بۆ سروشتی وتووە هەموو لەژێر کاریگەری ئەو زەمەنا وتێتی کە هەڵەبجە لە گۆرانی شاعیر لە هەڵەبجا ژیاوە کە چۆتە دەروی هەڵەبجە گەورە بووە ئەو شعرێک بە جۆری شعرەکانی گۆڕاوە و شعرەکانی بۆ شێوەیە نەماوەن ینی تایربەک ئەحمەد موختار با لە بینم نەچێت من ئەو کتێبم پێشکەش کردووە بە ڕۆشنگەری گەورەی کوردایی مەڵم ڕۆشنگەر بەعری منەور پێڵێن منەوەری گەورەی کورد ئەحمەد موختار جاف ڕەنگە یەکێ بڵێ بۆ پێشکەشی بە مەولەوی نەکرد بۆچی پێشکەشی بە گۆران نەکرد پێشکەشی بە ئەحمەد موختار جاف کرد مناڵێ ئەحمەد موختار جاف کەسایەتی ئەحمەد موختار جاف لە کووردا زۆر دەگمەنە چونکە ئەو بە حەقیقەت لە زەمانێکە ژیاوە ئینسانی زۆر شارستانی بووە و ئینسانی بۆ زۆر گرنگی داوە کە لە زەمانێکە کە جەهالەت بەرقەرار بووە ئەو وریا بووە ینی گرنگی کە ئەڵێ بخوێنن چونکە خوێندن بۆ دیفاعی تێغی دوژمنتانە هەموو ئان و زەمانی ئاینی قەلغان و سوپەتانە بە کاڵتە نەیوتووە ئەو ئەرزەکەی خۆی ئەبەخشێ بیکا بە قوتابخانە ئەو جەمعیە دروستەکە بۆ کردووە گونۆی پارە بۆ ئەو قوتابخانەی لەسەر دروستکە لەبەر ئەم پیاوە زۆر جیاواز بوو کاتێکە کە فەقیرێک ئەبینێ لە شوێنەکە ئەیبا لەگەڵ خۆیان بۆ حەمام ئەیبا ئەمە چەند جار ینی ئەم حکایەتانە خەڵک بینوێتی ئەیبا لەگەڵ خۆیان بۆ حەمام دایان نەڵم خۆی ئەشۆ جلەکانی خۆیان بە فەقیرەکە و جلی کە لەبەرەکە ئەحمەد موختار کەسایەتیەک بۆ ئەبێ دراسی زۆر وردی لەسەر بکرێت کاتێ مەسەلی وجدان ئەخوێنیتەوە لەسەر دەمێکە کە جگە لە خەومای جەمیل سایب کە ئەڵێن یەکەم چیرۆک بووە چیرۆکی مەسەلی وجدانەکەی ئەحمەد موختار لەو زمانە ئەوەی نووسیوە کاتێک کە ئەیخوێنیت و ئەوڵەقەبی ئەم پیاوە باسی سەردەمێکە ئەوازانی باسی ئێستەکە ئەوازت باسی سیستمی دەسەڵاتی ئەم زەمانەیەکە لەبەرەوە من هەستام ئەو کتێبم پێشکەش کرد بە ڕۆحی ئەو منەوەرگە ئەو ڕۆشنگەرە گەورەی کورد ئەحمەد موختار جاف تاربەجی برای بە هەمان شێوە لەو هینایە حلمی تایە شاهۆی تایە خاڵێ خۆشوان کاردۆخی تایە ئەمانە هەموو کە ڕەنگە زۆر لە خەڵکی ئەم شاعرە هەڵەبجیان هەندیشیان ئەناسن زۆر جگەلەوە ئەوەی کە تازە بێ لەو کتێبە کە خەڵک نایزانێ من هێنام یەکێ لە کەڵە شاعیرەکانی کوردم هێنامەوە کە لە ئەسڵ خەڵکی هەڵەبجێ ئەوش دکتۆر عەبدولسراجەدینیە دکتۆر عەبدولسراجەدینی کوڕی شێخ مەولانایە شێخ مەولانە کوڕی شێخ عەلادینە ینی کوڕە برازای شێخ عوسمانی سراجەدینە جیاوازی دکتۆر عەبدولسراجەدینی چیە لەگەڵ دکتۆر عەبدولسراجەدینی لە مێژووی کووردا یەکەم شاعیرێکە شعری بۆ گۆرانی داناوە ئەگە سەیری زۆربەی گۆرانەکانی مامۆستا مەزاری خالقی بکەی نووسراوە هۆنراوەی دکتۆر عەبدولسراجەدینی زۆربەی خەڵک تا ئیزە نازانێت دکتۆر عەبدولسراجەدینی خەڵکی بیارەیە خەڵکی هەڵەبجەیە هین هەر حەزەکەم لەسەر دکتۆر عابد باسێکی ئەوەکەم کاتێکە لەگەڵ تەمان کە دکتۆر عابد بەڕێوەبەری زای تاران بووە ئەو کاتە کاک ئەسد بۆ جێران کە ئەسد برای سراجەدینی چۆن ئەمە هینیان دائەنانی کاتە ئێستا کە ئاواز بۆ گۆرانیەک دائەنێن شعری بۆ دائەنێن اینجا شعرەکەیەکەن بەبەری ئاوازەکە لەوێ ئەڵێ برایانی زەمانی حەسەنی حوسەینی یوسف زەمانی هاتم بۆ لای کاکەم کاک ئەسادەی جێڕایەوە لەحنەکەیان دائەنا ئەنوو دکتۆر ئادەی شعرێ بکە بەبەری ئەم ئاوازە شعرێکەکە بەبەری ئاوازەکە و مامۆستا مەزەری خالقی مەسەلەن ئەیوتەوە
جگەلەوە ئەوەی کە جیاوازە لە مێژووی ئەدەبی کوردیا هەڵەبجە جیاوازترە لە هەموو ناوچەکانی کە ئێمە شاعری ژنمان هەبووە کە ئەگەر مێژووی ئەدەبی ناوچەکانی کەش خوێنیتەوە بە سلێمانی و بە هەولێر و بە دوهۆکەوە نابینی شاعری ژنی تیابوو بێ لێرە خات و خورشیدە بابانمان هەیە کوردە نەقشبەنیمان هەیە کە من بە دوور و درێژی لەسەر ئەو بەڕێزانیش دواوم. دەستان خۆش بێ مامۆستا بۆ نووسەری تر شاعری تر کەڵە نووسەری تر هەیە کە لەم کتێبەیە جێگی نەبوو بێتەوە لە پرۆژەتا بە لە کتێبێک تر جێگەی بکەیت و یاخود ئەم هەوڵ و ئەم کارە ئیتر بە بڵێن ئەچێتە شارێکی تر ئەچێتە ناوچەیەکی تر بۆ کۆکردنەوەی بەرهەمی هونەرمەندانی خۆ بڵێم نووسەران و ئەدیبانی تر. لە ڕاستیا پرۆژەکەی من بۆ هەڵەبجێ و پرۆژی چیرۆکانی شار کە کتێبی کەش لە دوادادی هەر بۆ هەڵەبجێ چونکە من ئەوەنەی شارەکەم لە هەموو ڕوویەک و فەرامۆش کراوە شارەکەی خۆم ئەو لەوێتی هەیە بۆ من کە کاری لەسەر بکەم و هەڵەبجە ئەوەنە فراوانە جێگەی ئەوەیە بێتەوە زۆربەی زۆری کەڵە نووسەران و شاعیران و توێژۆرانی کورد بێن لە ناوێ ئیشکە نەک ئێمەی قەڵەم فەقیر. ئەو شاعیرانە زۆربەی ئەو شاعیرانە هەمووی کلاسیک نییە بەس زۆربەی شاعرە کلاسیکان و مامۆستا گۆران و حەزرەتی مەولەی لێ دەرکەی کە دوانە شاعری کلاسیک نین زۆربەی شاعرە کلاسیکانی کوردن کە خەڵکی هەڵەبجەن ئەوانە لە ژیانیان نەماون بەڵام ئێمە ئێستا شاعری زۆرمان هەیە کە لە ژیانە ماون من نامێ ئیشی لەسەر بکەم. ئەگەر ئەپرسی کاری داهاتوم چیە کاری داهاتوم ئامادەکردنی کتێبێکە بۆ مێژووی شانۆ لە هەڵەبجا کەواتە لە بەڵێن بەشێک لەو کەڵە نووسەرانەی کە لە نێو شاری هەڵەبجا و بە تایبەتیش با بڵێن لە نێو با بڵێن ئەدەبیاتی کوردیا بە شێوەیەکی گشتی جێپەنجیان هەبوو لێرە پرۆژەکەی تۆ بۆ نووسەران و بۆ شاعیران و ئەدیبان کۆتاییەت و ئێستا بۆ شاعیران کۆتایی ئەو کتێبە کتێبی پێشوم کتێبی لۆکاڵی ینی لەوە کار خەڵکی هەڵەبجە بیخوێنێتەوە چونکە زۆربەی کەسایەتی هەڵەبجێ و خەڵکی هەڵەبجەکانی ناسن بەس ئەم کتێبان لۆکاڵی نییە ئەمە باسی شاعیرەکە هەموو کەڵە شاعری هەموو کوردستان هەموو کوردستانی گەورەش لەبەر ئەو کتێبە لە هەر شوێنە لە هەموو شوێنەکانی کوردستان ئەتوانرێت سوودی لەوەرگرێ بێگومان ڕاستە پێم خۆشە بزانم ئەم پرۆژەیە کە کار لەسەر شانۆی هەڵەبجاکەیت چەند سەرچاوت دەستکەوتەوە تاوەکو ئێستا پرۆژەکە گەیشتۆتە مامۆستا ئەم پرۆژە نووسینی ئامادەکردنە لەو پرۆژە من چین کردووە کارکتەرە ڕئیسەکان خۆیان مێژۆکەیان جێڕاوەتەوە یەکەم مەسەلەن بناغەدانەری شانۆ لە هەڵەبجا مامۆستا عینەی شۆنوە ئەو کاتەی خوا ئەفریقا لە ژیاناما بوو من چەند جار چاوپێکەوتنی دوور و درێژم لەگەڵا کردووە بە وردی باسی سەرەتاکانی کارە شانۆیەکانیان هەل لەو کاتێک کە لە قوتابی بووە تا ئەو کاتی لە هەڵەبجە دەرچۆ کردوێتی خۆشی نووسێتی و میژ نووسیمەتەوە یەکەیە کە بە سلسلەی بە زنجیرەی کات هێناوە ئەو کەسانە چیرۆکی مێژووی هەڵەبجە خۆیان جێڕایانێتەوە و هێناومە دام ناوە هەتاگو ساڵی 1970 لەگەڵ تاوان دۆکۆمنتی کتێبەکە تقریبان تەواو بووە وەکو نووسین و ئەوانە بەس تاوان وێنێ ئێوێ دەلیلی ئەو دەلیلانی مەسەن لە شانۆیەکان شانۆگەرەکان دەلیلەکانم ئەبێڕێکی کەینەوە ئەو ئیشە تۆزە ئیشی کاری وردە کاری پەلە نییە ئیشەڵا لە کۆتایی ئەم ساڵە ڕەنگە ئەویش تەواوی ئەوەی مای خۆشحاڵیە کە سبەینێ پێنجشەممە لە هۆڵی تەلاری هونەر لە شاری سلێمانی مەراسیمێک بۆ ناساندنی ئەم پەرتووکە ئەکرێت بەڵام لەلایەن زۆر بەڕێز مامۆستا کۆچەر میرزاوە ئاماژە بۆ کراوە کە داهاتی ئەم کتێبە بە خۆشحاڵیەوە ئەبەخشرێتە نەخۆشخانەی هیوە مامۆستا ئەم بیرۆکەیە چۆن بوو؟ ئەو بیرۆکە هەچ کەس خۆی لە ناو ئازارەکان نەبی ئازاری خەڵکی نازانێ من بۆ ماوەی ساڵێکە بێ بەعاقەت تووشی نەخۆشی سەرەتان بووم بەس خۆشبەختانە سواز بۆخوا تا حەدێکی زۆر تێمپەڕاندووە سواز بۆخوا کاتی ئازاری ئەو نەخۆشانەمە بینی بەحەقەت نازانم ناوجەرگە ئەبێ بە ئاو بەڵام ئەوەی کەمایی بەختیاریە ئەو نەخۆشانە بەبێ بەرامبەر چارەسەر ئەکرێن ئەمە لایەنێکی جوانی ئەو خەسخانە هەموو کارمەندان و بەڕێوەرانی خەڵکی جوانن
ینی ئەچی ئەوە بە لە کارگوزارەکەیان و هەتاکو و بەڕێوبەرەکەیان ئەوە بە جوانی ئەوە بە شێوازی جوانیان تۆزی ئازارەکانی لەش سووک ئەبێتەوە. بیریش لەوە ئەەکەیتەوە ئەگەر خوانە خواست ئەو خەسخانە بە پارە بێ لە ساوانەوەی ئەوەی یەتە ئەو خەسخانە ئەبێ بمرێ ئەوە واقعەکە هەمومان ئەبێ بیزین لەبەرەوەی دائیم من ئەڵێم ئەوەی کە خێرەکە ئەوەی شتێکی بەدەسوێ گەورەترین خێر ئەوەیە تۆ بی بە دەستگایەکی ئاوە یعنی ئەگا ئازاری کەسێک کەمەکات و ئازاری من ئێستا بڵام پیشە مامۆسا هیچم لە دەستانیە بیکەم بیم بەوەی کە دەستگیرۆیەکی ئەوە بکەم خەسخانەکە بکەم تەنها ئەو کتێبەیە کە با لە بیرم نەچێت زۆر سواسی برای بەڕێزم کاگ ئاسوێ حاجی محەممەد بامۆچیەکەم کە ئەرکی لە چاپدانی ئەو کتێبەی گرتۆتە ئەسۆ و سواسی ئەو کەسانش ئەەکەین کە پشتگیری پرۆژەکانی ئێمە و ئێمە مانانەکەن. هەمیشە تەندروست باش بیت هەمیشە قەڵەمەکەت جوان بێت بۆ ئەوەی کە بتوانانی خزمەتی تەواوی هونەرمەندان و نووسەران و ئەدیبان و سینەماکاران و شانۆکارانی نێو هەڵەبجە زۆر سواز وەڵای من حەز ناکەم ڕوبەڕوو بڵێم باسی کەسێ بگەم بەڵام ئەم کەناڵیەوە تایبەتە بە هیوام ئەم شێوازەی کە لە سەری ئەڕۆن بەردەوام بن نمونەتان زۆر بێت. بگومان کورسات ماڵی هەمووانە و ماڵی بەڕێزیچە مامۆساگیان سوپاس بۆ بەڕێز مامۆسا کۆچەر میرزا نووسەری کتێبی چیرۆکەکانی شار گەشتێکە بەنێو ژیان و بەرهەمی بیست شاعری شاری هەڵەبجە دووبارە بەخێر بێ مامۆساگیان. زۆر سوپاس.